دکتۆر هۆکاری پەڵەی سووری چاو چییە؟ بەڵێ من دکتۆر سامی جەلال پسپۆری نەخۆشەکانی چاو تۆڕی چاو لە نەخۆشخانەی میهرەبانی بوونی پەڵەیەکی سووریان هەندێک خوێن لەسەر سپێنەی چاو زۆر جار وا لە ئەنجامی تەقینی یەک لە ملولکەکانی خوێن لە ناو چاو وا دەکات خینەکە برژێت کە چاو بە ئاسانی لە ماوەیەکی کورت ناتوانێت بیمژێت. ئەو پەڵەیە زیاد لەو کەسانە ڕۆدا کە بەهۆی بەرزبوونی فشاری خوێنیان یان پاڵەپەستۆی خوێنیان یانیش بە هۆی زەبرەکی دەرەکی یان لە کاتی ئیلتیهابیان حساسێک لە چاو دروست دەبێت زۆر دەستکاریکردنی چاو جار وایە نەخۆشەکە بڵێن دەستی خۆیان نینۆکی کە بە چاوی دەکەوێت ئەو پەڵە سوورە دروست دەبێت. هەندێک ئەو پەڵە سوورە لە هەندێک کەسان زیاتر ڕۆدا لەوانەی فشاری خوێنیان هەیە ئەوانەی شەکریان هەیە یانیش ئەوانەی چەوریان لە خوێن بەرزە. ئایا هەموو کات پەڵەی سووری چاو نیشانەی مەترسیدارە؟ ئەی چارەسەرەکەی چۆن دەکرێت؟ بوونی پەڵەی سوور بەخۆی لە زۆربەی نەخۆشەکان بەخۆی چا دەبتەوە هیچ خەتەریاتێکی لۆسەر چاو نییە، بەڵام ئێمە زۆر لە نەخۆشەکە دەنێرین کە فەحسێکی عامی خۆی بکە زەختی بکە شەکرایان وەکو نیشانەیەک بۆی ئاگداری سەحەتی عامی خۆی بێت زەختی چەوری ئەگەر دووبارە نەبتەوە جار وایە بۆ یەک جار ئەمە فەحسی لۆ ناکەین هەر بەخۆی ئەو پەڵە سوورە دەڕوا هیچ مەترسیەکی نییە لەسەر ئەو کەسەیان لەسەر چاوی، بەڵام ئەگەر دووبارە بۆ لە ماوەی کەم دووسێجا لە ماوەیەکی کەم دووبارە بێتەوە نەخۆشەکە دەبێت فەحسی زیاتری لۆ بکەین لۆی لە هۆکارەکەی بگەڕین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی